الو كاقدريس جلما بلي چیتو قادر نادر كاقدريس الو جملته كاقدريس بخوم قادرم الو كاقدريس بتر شمارش كلو دكم بعدين قلت شبو بزي بيلين كاقدريس برام قادر نادرم بس تلفون لو دكم يوادرم بشماريش كردستانا وهر بقلش ببورن براو خلال التكنيكيانا دا بيتن الو كاقدريس سوني سرتسا باش برام السلام عليكم باش كاقدريس وزعت ببورا تلفونك كشهر اما بوين برا و بريزي چیتو قادر نادر بلي كان قادر نادر براكم سوني باش كاقدريس وزعت كوا والله سباس تايجو خوي يقول خوار بعملها كبرام سپاس هاوڕێیان دەنجی باشە دەنجی کاگەدریس لۆتان دێتن کاگەدریس با بچینە ناو بابەتەکە دوو ڤیدیۆی تو لەگەڵ ئومێد خۆشناو بڵاو کراوە ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بیەوە کە گوایە سازشت لەگەڵ بەرپرسان کردیە من بە پرسیارێکم بەوە دەست پێ بکەم کاک ئیدریس ئەتۆ ئاگان لێ بووە ینی ڤیدیۆ تۆمار کرایە و پێتی گوتیە کە ئەوە کامیرە دانرابیتن کە تەسویر دەکرێ و چکو ئەوەی ئومێد کردیتی لە ئینسانی جوان و جوامێر ناوەشێتەوە من یەک سەرز بدەم ئەوە کوڕەی خۆم کە یەکێک ئەگە دیدار لەگە یەکێک مەسئولێک یەک کەس نایتە سەر تەلەڤیزیۆنی ئیرادەی بشتێنی کەسێتەکەی لاواز پیشان بدە ئەوە ئیشی خەڵکی کەسی ئاست نزمە بەڕاستی لە بەرپرس یان هەن دەچن خێر و خێرات دەکەن برادران ئەچ نەفەرەکە پیشان دەدەن ئەوانە هەموو کاری قێزەوەنە ئەوەی ئومێدیش هەر لەو چوارچێوە ئەگە سەیری ڤیدیۆگام بکەن نیو دەقە پیشان دەدا پچر دەیکا بەبێ ئەوەی جوملەکان بە تەواوەتی بگاتن چکو ئەگەرە تو تشتێک بڵاو دەکەوە دەبی لێ بگەڕی ئەو پێ 6 دەدەقەیە هەمووی قسە بڵاو بتەوە چ گوترایە چ نەگوترایە دوو پرسیش بە کەسەکە بکرێ بۆیە کاگدریس من دوو جار ئومێد خۆشناو هاتە لای تو پچر بووە هەمووی خرکەوە یەک دوو دەقە نەبووە ئایا تو ئەگەر لێ بۆ ڤیدیۆیانە تەسویر کرایە و بڵاو کرایتەوە بڵاو دەکرێتەوە یان پێی گوتی کە ئەوە هاتیە و بەو مەسەڵەن وەکو دیداریان لەگەڵت کردی بەخۆی سپاس تاجدۆ خۆی گەورە ڕێز فەزلی خۆی گەورەیە کە سەرۆکی حکوومەت هاتە سەخەت کەمەکە قادر چەندی جانا ڕزایم لەو پیاوە گرتیە وەختام لێ گرتیە شەڕم گرتیە بەرامبەری ڕاوەستاوم بەڵام ئەو کە بە چاوەکی موسڵمانە و کوردانە برانە تەمەشا منی کردیە کە هاتە سەخەت ئەوەش ڕێز فەزلی خۆی گەورەیە یعنی ئیساریش نابی دەکە قەپاتە هەموو کوڕە موسڵمانە کوڕە عەشایرێکم خۆت دەزانێ هەر میوانێک بێتە دەبتە ماڵی خۆی وایە بەڵێ بەڵام قەزەی ئەو شتەی بەڕاستیە من ئێستا دەربارەی ئەو شتەی کاگومێدیش کاتێ من هەر سوپاسی دەکەم نارێمەوە من ئەوانە لایەنی ڕۆژنامە نووسی لایەنی خۆتان دەزان ڕەخنەکان کۆکوونیە من وەک مسلمانێک پێشواز لە هەموو کەسێک دەکەم بەس قەزەی ئەوەی ڤیدیۆی کە کرایە بەڕاستی من ئەراگام لێ نەبوو دونیەکە ئەو ڤیدیۆش کرایە بەس ئێستاژە من لەوەی پەشیمانیمە کە سەرۆکی حکوومەت هاتە سەخە سوپاسی بکەم وعدەکەی خۆی جێبەجێ کردیا جاگەل لە خوارێش تەشکە کرابیە مگلێ یەکمەوە دوای لە بۆ سەرۆکی حکوومەت لە بۆ نووسنگەی ئەو بەڕێزە هەردەگرم وەکو مسلمانێک و کوردەک دەمەوێ هەست بەس کاک ئیدریس بەزەوە سەرۆکی حکوومەت یعنی یەک لە جیرفانی خۆی نادا بە من وەکو سەرز بدەم دوو هەرچەندە ئەوە دەڵێی کە هاریکاری کردیە دوو حکوومەتی هەرێم ئیجبارە هەر کەسێک ڕوبەڕووی هەر کێشەیەک تۆ کۆمەکی بکاتن یا ینی یارمەتی بدە ئەوە ئیشی حکوومەتە حکوومەت بۆ دانرایە بۆی خەڵکێک زیانی پێدەگا لافاوە قەیسەری سوستانە لەنگەستانە کەسی وەکو تووە کە مەسەڵەن فڕنەکەت سوتایە بەڵێ سپاس تاژ و خی گەورم چەندی جار ڕخنم گوتێ لۆ هەولێرە هەر هەموو عیزبەکان خۆیان کتە ساعیبی من هەموو گوتیانە پیاوی مەردی شێری پاڵەوانی بەڵام ئەمکە
هاتي نماري مني يجيتي هادو يسخوي بكاتا ساعي من أمن زقل بالودقاري زياني أنش قسمني هاتوش بيوش دبسم أمن يستاج آمادم برامبر حكومة برامبر ناعقب وسم رخني لي بقول مشري لقب كم بر لبو همو مدار كودكم سمانك لبو همو عقل راسك بالودقاري زينا بيخش بس ناعقب طالي سركي بله بلا موصلوا حكومتا كلا راست من آشتي بجادية بياوتي بجادية كرداني هالبجادية بله دقريم دست برایتی و کاری رد کم برای کم معیز بکاتیات نما رسمیان لقم کدیا یکچی موقفی براینا مسلمان کردانه با ایبا کدار بسرش حکومت قصی کدیا هر اوج بوا براینا نوایا کان بنا خصمو کسکان بنا سرش تمنانا کاغجار بخوا عفتك بونا ناس لك خوي لقد يكتب برادرين انا وما دقرا فرني بفرني بوكو ما تشي بو وزع مكتيكة مكا قاد الوزع كبار دوخة شوادا ما با الله خوز قامنش بستابا ما لفرني كي خوز قامنش بستابا ما بلام كا او حكومة بيت السخط كبيت باشە السخط حزبەکانی تر وعدی کۆمەچیان پێت نەدا کاتێک کە تووشی هەمووی مەسەلەن خۆت گوتنی ئێستا لە کوردستان نمای برام ئەنگۆش پەرۆشن لە بۆ خەرچ کوردستان ئەنگۆش هەموو کاتێک لەگەم فەقیرن لەگەر عقن ئەنگۆش دەستان دیارە لە هەموو کار و چاڵاکێکە لەسەر عقل ڕاستی بەڵێ ئەوەی ناعقشەکە دەیکەنەوە خوا سزاتان دەدا بەرامبەر هەر کەسە چی بێەوە پشتیوان بەڵێ بەخوا و دنیا و هایە بەڵام کار قادر حیزبەکان دیاتی نەمارە برام بەس ڕسمن لەگە دەگرن بەس دەیانەوێ بتکەنە دسرێک خۆیان پێ بتپەڕێنەوە دەیانەوێ خۆیان بەتوو بكنا ساعة جمزقة لأخوي قولها هيت كسم يبا يقنو كدر زديك عزبينات سم حساب له عزبت شجناكم یعنی نەبیە پارتی سپاس تاج لأخوي قولها مبندج بالودقاري تياني أنا إسلام كردم مسلمانم عقل راسم برامبرنا عقبة طالي دوستم برامبر أو بلانا نش دوستم كأخيانا دكنا إسلامنا اجتماعنا كان لكردنا كان لشرف وناموس بلا ما قيسش آمادني مكا خيانتكم لحكومتكم لهوليركم لسليمانيكم لا هلبزكم لا كركوككم بەس ئەو خیانەت نییە کاگدریز ئینسان دەنجی ناڕزایەتی بەرز بکاتەوە دژ بە نائەدالەتی ئەوە نیشتیمان پەروەریە بێدەنجی ئەوە خیانەتە ئەیانی وەک سەرنج بۆ الله كا قادر تويسا كا قادر نادر ونيا بەڵێ اتويسا لهوليرني يسا لكردستاني با الله اقام خو دفاع لباتناكم با يكنو كدرزي دفاعي لناكم بس با الله عزبانا باش اوانش اقا بارتي كشتوي بريتي برديتي خيانة كده سكري او اخراتي شان كده باش ريشان كده بس با الله خوي دات رميدك اقا بيتو تصل الله وانا بي خراتي ريشان بس ولا كان تصدق زار توشو وزعي بمخوم كده قربان لبينا عقل راسي كسابة لبينا همو خلش كردستان لبينا همو عقل راسي كسابة كمان بس باشا بين بري موقف وانا برياتي وانا تبقى من او روغا سروش حكومتي هر همو مانا بيا وكيان شرطة كان اشتي دسا بريانا وكرداني لو من هنايا ام دكريو تصرف سكموا ام دكري برا ممو مسلمانة بەس دەکرێ ینی ئەوە ئەرچیتی کاک ئیدریزم سەد بارەی دەکەمەوە حکوومەتە و پارەی جیرفانی باوچی نییە ینی مەسرور بارزانی کە کۆمەچی ئەوە ناز و نعمەت خوای گەورێ و پارەی خوای گەورێ سامانی خوای گەورێ لۆ هەموومانە بەس بە الله ئەو پیاوە ئەو کە سەرۆکی حکوومەتە و کاک مەسرورە ئەمن چەندی جار ئەمن چەندی جار رەخنەم لە کاک مەسروری گرتیە کەچی ئەو دەسەچی برایانە مسلمانە و کوردانی لۆ منێ ئەمن دەبینێت خراپی کا قادر بەهەرحاڵ ئەوە دوو بەشە کاک لەنا ئاسایشم لەنا ئاسایش ئەمن جیرابم برام بەڵێ ئەمن یا کە بەردا گوتیان ئیدریس گوتم کاکە ئەمن مسلمانم هاتوێ مزگەوت دەکەم ئیسلامەتیم دەکەم کوردایەتی دەکەم بەرامبەر ناعاقیش ڕادەوەستم بەس خیانە ناکەم لە هەولێر لە سلێمانی لە هیزمدارە کوردەک لە هیچ کەسەچی لە بۆ وڵاتەچی لە بۆ بێگانەچی کوردستانی وێران ناکەم شتەچی ناکەم سبێنێ ئەمن خوای گەورە لە خۆم بتۆرێنم برنزينك تسكى من عقل راسي ما برام بنا عقبة طالي دوست قلت يا عيدي نسبرو اتو تيقدان النبي خيانة النبي اتو مدارة كودي ليرة بلا سليمان بس اتيان قلت كاك ادريس باو قليش لبكين اتو كجيراياتي در سپاسی آسایش کرد گوت دو میوانی آن کردم لود گوت كا قادر ام سپاسی آسایش کرد اوی خوای گوره دفر اوی دبینی اوی عقل راس دی بیجری ویا من لنا آسایش ناریان لەگەم خوادێ بە برایانە دەستیان لە منی مکردیا گوتم برام ئەگە سوکاتی بە من دەکەن یەک شەقی لە من دەدەن ئەوە لەو پەنایە یەک گولەی لەم بدەن گەردەنیشتان خۆش و ئازابی خوا دەزانین دەستیان لە منم کرد لەگە من ئەگە برێم گریا باشە ئەمن فرمێسک مات خوارە گوتم جگە لە خوای گەورە سرم بۆ کەس شۆڕ نەکرێ نامێ سوکات گوتیان ئیدریس
اتو كردي اتو ئەی بۆ مسلمان تویان گرت کاک ئیدریس لۆ تویان گرت والله قلتنا كي متسبو خواد زاني لا اسايش بسكش سيلقا كدموتي يدز قلتني تو ميوانك ولا ماري منيش دبوي بس اما هذا اخبار ما نبوزش ما نبونك تسشي ناديا بيلا لا اشتغلت كاش لك سبب الشتوى اما وكو كردكم مسلمان او اخلاقك ما انا كاتما باراستيا اجنا اما شيء ما نبغى لو رخنا يتوقتي لوش تيو بالكو حتى لوش ما توقصش ملواتوا سشملات خوازن سلوك حكومة أملو يا دس دركم كدولة سلوك حكومة يعني هذا موقف مجيلي بو مسلمان أو يعقل راسيا أو مسلمان أو يعقل راسي خوا بي خوش با الله دريم أمن يزمت زاملك ناكم يتبا كانت شناكم لو سلوك حكومة ولو هيز كسج بس أو دفاعي لما كنت قلت له كرتان قلتي أو رخني لما قلتي حتى بما قلتي أقول له قلتي تان قلتي کاک قلتي ئیدریس الله يبزر بوشتي بوكار نكشتك بلا بناجي دار سما بالشيء کاک ئیدریس بەس بەشە چییە تو دەوی بزانی بەشە چی ئەوانەی کە دێنەسەوە کە لیان نەدای کە سەرۆکی حکوومەت دێتە خات بەشەشی بەهۆی ئەو ناڕەزایەتی ئەو خەڵکە بوو لە سۆسیال میدیا یعنی بە هەزاران کەسیان تیرۆر کرد گرت شوم بزرا نەدرایتە دادگا یەک دقا ینی کە ئیتو هات نەخات بەشەچی لە بۆ هەندەیە دووش ئێستا ڕۆژی پارتی وەکو جاران نییە لاولێر خۆیان باش دەناسن چەندە وەزئیان خراپە چەندە خەڵکی ئەو لێرە لێیان پەستا بۆیە هەوڵ دەدەن دەست بەسەر ئەو دەنگ و ڕەنگانەدا بدەن بەڵێ كقاد بو الله جاني هم مالي بدل ستلقى العقل راسي امادني ما تنازل كم بين ياس من الرسولات والرشاد ئەخرە تو دیوەک دەبینی دەبی کاک ئیدریسە تو لە بەرداغا کە نیو بەتاڵەکەی نابینی بادمونە ئەتوو دەبینی مەساوانە لە خەڵک دێنە پێش هەر یەکە ڕەخنیان لێ دەگریان دەفتەر دەنگ و ڕەنگەکی دیار بێگومان حسابیت کەی لۆ دەکەن بەڵام بڕنەوە ئەو ئاسایشەی بزانێت جەریمە کێ لە گۆڕێ بەڵێ كقادر امن استاج دريم بس اتو كفاله حزب كان اذا كلا بارتي باش تربط برشلونه اسبانيا بكنت السر بكنا اكتيف لوغان لبو توركم ولا تاكل كقادر يسالك سنه ولا تموز عقد قومي هاي موضوع عقد قومي اسبانيا كاكا وعدت بدلو بيدشتي بدلو لقد كان بس وعدي تيام بتودا حزبكان كاك كقادر امن زاركت كاو حزبيه تشتي كلا ولا مالكا كوسدويا هات باب من نام سمليون تكفتو ماك عبد الرحمن عندك بروابك ناتا لبام زي بتزيكن كتصدق بام وزي خراب ومعاشك هناك تدسي زلطه اللي جايه باشا ام تلفونم كد بالله كاغي السما تسيكتي تشتكي لسربري قلت والله اسمه تسين صديا او انا براي من انا باشتي على قمنا بجادي ام تسمك يا قابله مخيانه كديا امن قاطع كديا امن نفتم فلوستي امن ولاتم فلوستي متسمك كديا ام بشتوان بخواي قودما هاش تشبي بس عزبانه بدا ما ويلا لبو يعني كانت تسلق لو برينا وخان لو برجون خوان بكاتبين بس ام سروت حكومه قصدي شخصك يا اخوي فرقي لقال لا بس هو ارشيتي حكومات ارشيتي حزب جزاء كاك ادريس يعني بس حكومه ارشيتي باشا كاك واني يعني خمنا دنيا نابي من استا كاك ادريس يقوزو ولا بري حفصت كذا جوري كقادر الله لا انت ماني وسيله تلفون لهم كاك السماء وكاري تشبكين هیچ پیش ما بس تونه تو کرده چی برایم مسلمانی هیچ چشمانه لو باردو خنا خوشت اکریتی وضع خلافه بس كاغوميت كاكاتيا لولا تصوير كلا ديسان خويا وكدي او يجوا خوي باكانك او كدكا لبوي كبستوا او تستيا كا امنيش مكدي لو ديسيا او كاريما كيا مسباس يا مولا اجدكم بس هو كارتشينا شيرنا كاغدريس مسلمانك ابو بشتواني عفو راس ابو بشتواني كاغدريس بەڵام بەرامبەرەوانش دەوەستم کە سوکات بە هەموو مدارە کوردێک دەکەنیان بە نەخۆش دەکەنیان بە کەسێک دەکەن کە دەکەون دانێ بکەنە سەگ لە بۆ پەڕینەوەی خۆیان برایەکەم قاقادر ئێستاش ئەمنەر ئیدریسم ئێستاشە پشتیوان بەخوای گەورەم بەرامبەر ناعاقی بەرامبەر هەموو کەسێک ڕادۆستم کەوا پیلان بکە لە کوردستان بەس لە هەولێر هەر پارتیە دەیکاتن کاگدریس ژێر لێمان هاتوو كاغريزي قوس من لو زبادو خنا خوشي دايبا اغنا امنا اسا بيدريم حرام عزبه كانت كموقف انا بسلوش حكومتها بكر دو بيتصخل لقمد ام دكري دسرفس كمودي ودك اخوي غوري كنتي ام تسكدوره توريكم لو دانيا اخون بكشم
تمرم تبكى وكاغا تشوش بداريت ليك بتو قال وضعي منها نخير نعم من أوشتانا نازانم بيشم ناكري بس اوي عقل راسي خوا بي خوشاوي دريم با الله كجاني عمان بنستا بس كاقدر يستخوي قوس أمنهم لو خلطش يعني كسروش حكومات محافظ هرچندا أوانا هيتيان جد هیچیان پارەی ژیرفانی باوکی خوان نییە دەدەن بودجەی خەڵکە لەو ئەوروپای ئێمە پەناهەندەین هەموو ئەوانەی دێ بە ملیارەها دۆلاریان لێ سەرف دەکرێت کەسیش منەتەک ناکا کەسیش نایکات دەستکەوتە کاگە دریس قەتە بوو کەس منەت ناکاتن براکەم ئەوەی دەکرێتن ئەوە مزایدەیە پاڤل لەولا من معاش ئەوەی دەدەم سەرۆک حزبە بەر بە قوربە ئەمە باز لە موئەسەسات دەکەین مسرور بارزاني كومك دكا دلي لسابي سروش حكومت بابا ولا تشيبوا او شتانا يعني مسرور بارزاني لامريكا قوربوا لامريكا قوربوا ونيا تن صالح خنديتي خوي بي ماجستيري هنا يتولى ساشتي اشتواي شويه نازم باشا يعني دا تشيبوا قديتان بايدن يان ترامب يان سروك وزيران امريكا كلا حسابي من اوكرايا نییە شتیوالە نییە جیهات هەیە وەزارەتی تەندروستی هەیە وەزارەتی مالیە هەیە نازام چی ئەوە بە قانون لۆیدا دەنێ هیچ منەت ناکە نەک لەو هاوڵاتیەکانی خۆی لە بۆ ئێمە مانانیش مادام تۆ لەو وڵاتە دەژی ئیتر ئەرچی حکوومەت ئەوەیە هاوڕێیان بۆ دوایین جار ئەوە دەکەین بەڵام ئەوەی ئەو کاگدریسیش باز دەکە ئومێد خۆشناو ئەیبە بەجددی خەڵک دەبەی بەدزی تەسویری دەکەی بەدزی چێ بە مۆبایلی کردی دەرێ من نەمزانیە دەرێوەتەوە بووتان جێتانم دەرێ من نەمزانی ینی تەسویر دەکرێت یعنی تەسویر بە ڤیدیۆ بە کامیرەی نەچوە بەم کامیرەیەکی مۆبایل و ڕەنگبێی زانیبی تەسویری شەخسیە دەزی تەسویر دەکەی قەتعیش دەکەی کاچ خۆمەوە لە ئیشی جوامێر ناوەشێتەوە ئەوە پاکانە پێکردنە ئەنگۆ بڵاوی دەکەنەوە کە ئەوە پاکانەی کرد تاانەوە پێشتر زارەک هاوڕێ کوردی هەبوو لە هەموو هەولێرێ کارەبایان لێ بڕیوش سەردەمی بەعس پارتی ئەم بەغۆمێک لە ئەم نامەیەکم لە ئومێد نارگوتم کوڕە شەرم کە تو کوڕە شەیدی کو قبوڵ دەکەی خەڵکێک لەسەر فکر لەو هەولێرەی بێت کارەبای ببڕدرێت لەبەر ڕای جیاوازە ئیتر بانجی کرد دیسان وەی لێکرد بەس هاوڕێ کوردی هیچ قسەی نەکرد دایە کوردستان تێوێ ئەو ڕەفتارانە پاکانە پێپڕکردنەوەیە و بە تایبەتی کە ئینسانەکە ئاگای لە خۆ نەبی دەبی پێی بڵێ کاکە من ئەو شتە بڵاو دەکەمەوە هەتا کابرا لە خۆی احتیاجی خۆی وەگری تو نازانێ ینی ئایا ئیدریس نانەوا چ قسەی تری کردیە نەیکردیە ڕەخنەی لێت گرتیە من لە ڤیدیۆیەک دیتم ئەڵێتەوە مێت خۆشناوی دەڵێ ئەتو بەم دەگۆ جێرە شەوێن مەسەلەن قەزم نقطەکە لێرەدا یعنی ئەو کاری ناشیرنە ئومێد خۆشنەوە شەرم بکە فلیم دەیبێ وێندەر گویا چاکەت کردیە هەموو یەک دەقە نابی بڵاوت کردیتەوە باشە پچر دەکەی بەبێ ئەوەی کەسەکە بزانی ئەو ڕەفتارانە ڕەفتاری خەڵکی جوامێر نییە یعنی ئەگەر بەراعەتی داهەیە دروست نانەوە بوویت مەسەلەن ئاوا بینە سە تەلەڤیزیۆنی لەقای لەگە بکە بەڵام بێ ئەو شتە تەسەڕفێکی زۆر ناشیرنە وەکو هەموو خەڵکانەی بە ناوی خێرخوازی دەچن خەڵک دەکەنە دسترەک ئەما ئەوەمان لۆ کرد لەو کەسەکەی منداڵەکانی پیشان دەکەن ژنەکانی ئەوانە قیمەی بێ ئەخلاقیە هاوڕێیان هەرویستمەوە بکەن من پێم وایەوی سەرۆک حکومەت کردیتی یعنی دەبی لەبەر هەموو قەیسەری بکە هەموو لەنگەی بکات ئەوە ئەرکە هیچ منەتی تێدا نییە بۆ خۆی دەیکە خەڵک دەنجی پێدەداتەوە ئوزبەکەی ئیتیمان پێدەدا نایکە خەڵک دژی دەبی ئەو سەرۆکی حکومەتە لۆ هەندێ دانرا ئیشی تو مەرایی بکاتن بودجە چی دێتە دەستی خەڵک کە دەنجی پێ بدا بۆ ئەوەی بێ خزمەت بکە نەک ئەوەی بێ بڵێ بیکاتە چاکە و پیاوەتی و کەسێتی خۆیان ئەوانە زۆر بە سەقەت لە حکومداری گەیشتنە بە جددیمە یعنی من ئەوە قسەی ئەوەمە ئەرچیتی لەو خۆی خزمەت بکە ئیتر ئەگەر ئیشی باشی کرد خەڵک هەری دەبژێرتەوە دامی دەکە هەڵک ئیشی خراپیش نەکردەوەی بەس ناکرێ بڵێ ئەوە منەتی منە لەسەر بۆنگۆ چاکەی منە لەگەتەوە ئەزانم زۆر بەتان دەڵێن کورە بەس بدە بەس هاریکاری بکە یەکەشی ئیدریسی نانەوە کە 6 مناڵی هەیە بێ ئیشە باوکی جەڵتەی لێدەیە بێگومان ئەگە لە شەیتانی شەوە پارەی لۆ بێ و پێی باشە
ئەو پێی باشە لە ئەزمەیە قوتارێکە چکە هەموومان قسە دەکەین ئەمەن قسە دەکەم دەرێم دەبی خەڵک وابی بەس پێم ناکرێت کۆمەچی ئەو هەموو خەڵکە بکەم بۆیە ئەو دەست وەردەگری یا دەڵێ کوڕ عەشایرم یانی ئەوی دێتە ماڵ ئەوە دەبی بەڵام ئینسان سەرۆکی حکومەت دەبی نمونەی باڵابی قانونی بی محافظ دەبی کاکە پرەنسیبی ئەخلاقی تێدا بی لەبەر ئەوەی یعنی زەلیلکردنی تاچی کورد لە پێناوی مەکسەبێکی حزبی خۆت ئومێد خۆشناو زۆر کارێکی قێزەوەنی و هەرزەکارانەیە ئەوە خەڵکی جوامێر ناکە هەولێری ڕەسە نایکە هاوڕێیان سپاسان دەکەم من دەمەوێت هەر ئەوەندەتان پێ بڵێم ئێوارە دێنەوە لە کە غالب محەممەد سعات 8 ئەوروپا و 9 کوردستان ئەندە قسە و بازە هەڵبژاردن تۆقین دەکەین ئێمە خەڵکی رەخنەگرین ئۆپۆزیسیۆنین نیشتیمانەکەمان خۆشێ بۆی هەوڵ دەدەین جوابی لە کوێ رەخنەیە کە بێ بە چەکوس دەگرین بە تیر لێیان دەدەین ئیشی ما ئەوەیە ئیشی حکومەتیش لە خۆیەوەی دیفاع لە خۆی بکە کاتێک